باش عزیزان و خۆشەویستانی یارا محەممەد ڕێز و سڵاو بۆ هەموو لایەک هیوادارم کە زۆر باش بن هەموو لایەکتان وام شەویش هاتمەوە خزمەتان بۆ کۆمەڵێک قسە و باس هیوادارم کە بتوانین شەنوکەوی کۆمەڵێک موزوع بکەین بۆ پێی کە قەنەعەتمان پێیەتی و پێمان وایە کە ڕاست ئەوە سین 1-2 دقیقەیە تا هەموو بەڕێزانێک یا خەڵکانێک کۆ بنەوە دوای ئەوە چنێ ناو قسە و باسەکان هەر ئەوەنا با ئەمەش ئاوا لێ بکەین و زۆر باش بخێر بێن هەموو لایە بەخێر بن عەزیزان سەر چاو هاتن سڵاو سەر چاو بەخێر بن گیان بەخێر بن تەنها بەیانی دووبەیانیمان ماوە بۆ ساڵی 2026 پیرۆزباییتان لێ یەکەم لە ساڵی نوێ هیوادارم کە ساڵێکی خۆشتان بێ و مشکلەکانتان حەل بێ تەمەنای خۆشبەختی و کامەرانی بۆ هەموو لایەک ئازیزان و خۆشەویستان ئێمە هەرەوەمان هەیە بەڕاستی بۆتان سەرکەوتوو بن لەسەر بەغدا و هەولێر و ئەوانە کۆمەڵی قسە باسەکەین ئەو زڵجەی لە دوێنێەوە دروست بووە لە دواییشە هەمووی چۆ هەمانەکەی پارتی بنەماڵی بارزانی هەرچێکیان کرد نەتیجەکەی هەرەوەی لێ هات ئارەوەڵا ئارا مەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێس ئەوە واقع کاک عزیزان خۆشەویستانی من هەموو لایەکە بێ ئەوە بزانن کە ساڵانێکە کێشەکانی بەغا و هەولێر هەروە بەردەوامە هەر ئەو بەردەوام بوونەشی بۆ هەمومانی ئەسەرمێنێ کە کولی ئەو قەیرانەی کە لە بینی هەولێر و بەغا هەیە قەیرەین دروست کراون واتە دەست ئەنقەس بەڕاستی دروست کراوە و هەردوو لە نایانەوێ چارەسەری کەن چونکە بە قازانجیانە هەموو ئەوانەی بەغا و ئەوانەی هەولێریش واتە بە پارتی وێشێتی ئەوانەی ناو حکوومەتی عێراقی لە بەغا هەموویان سوودمەندن لە مانەوەی ئەو کێشانەیە و ئەتوانین چەندین هۆکار دەستنیشان بکەین بۆ مەبەستە خۆتان نەزانن کە هەمیشە پارتی یایەکێتی یان ئەم حیزب و حکوومەتانە با بڵێن دوژمنی دەرەکی دروستەکەن ئەم دوژمنی دەرەکیش بۆ چییە بۆ شاردنەوەی شکستەکانی ناو خۆیانە و هەمیشەیش واتە بە درێژایی مێش و لەسەر ئەو چەمکەکاریان کردووە و بیستیوانە کە هەمیشە دوژمنێکەیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ ئەویش بۆ گەمژەکردن و ئەحمەقکردنی کۆی کۆمەڵگا کاتێک کێشەکان وەکو موچە وەکو بودجە بۆ هەرێمی کوردستان هەروە بە هەڵواساوی ئەمێنێتەوە هەر لایەکیان واتە چ بەغا و چ هەولێر دەتوانن شکستەکانی خۆیان بخەنە ئەستۆی ئەویتریان واتە سەڵاح شەڕێک کەشمە دروستکە ئەمەش یاریەکە کە بۆ مانەوەی خوان و بە قازانجی خۆیان ئەیکەن حکوومەتی هەرێم بە نموناڵێ بەغا پارە نانێرێ بۆیە خودمەتگوزاری نییە ئەوە دژایەتی کورد ئەکا و ئەوە هەرێمی کوردستانی قوبوڵ نییە و ئەمانە شۆفێنین ئەمەن ئەوەن بۆیە موچە نییە بۆیە خزمەتگوزاری نییە ئەمەش پاساوێکی باشە بۆ شاردنەوەی دزی و گەندەڵیەکانی خۆیان و بۆ گەمژاندنی کۆمەڵی خەڵکیش هەرچی حکوومەتی بەغایشەوەتە حکوومەتی ناوەند ئەڵێ هەرێم شەفاف نییە هەرێم ئەدزێ هەرێم نۆتەکە بە دزیوە ئەفرۆشێ هەرێم داهات نانێرێتەوە ئەمە ناکە ئەمەش بۆ ڕاکێشانی سۆزی دەنگدەری ناوەڕاست و باشووری باشوورە تاوەکو بەکاریانە هێنن بۆ ئەمانەوەی خۆیان کێشەکان بۆ هەردوو لایەنەوەکو عەمبارێک وایە خۆشەویستان کاتی هەڵبژاردن نزیکە بێتەوە لایەنەکان کێشەکان دەوروژێنن یان ڕێگوتنێکی کاتیەکەن تەنها بۆ ئەوەی وەکو دەستکەوت نیشانی خەڵکی بدەن ئەگەر کێشەکان بە یەکجاری و بە پێی یاسا و بە پێی دەستور چارەسەر بکەن ئیتر سیاسیەکان چی بەکاربهێنن بۆ ڕژاندنی هەستی نەتەوایەتی یان مەسهەبی دەسە و تاقم و گروپە و لایەنگرەکانی خۆیان بۆیە چارەسەرکردنی ڕیشەیی کێشەکان بە واتای چەسپاندنی شەفافیەت دێ
بەمانەی ڕاستگۆییت لە بەڕێوە بدنە. ئەگەر هەموو داهاتی نەوت و خاڵستنووریەکان بکەونە ژێر چاودێریەکی توندی یاسایی با بڵێن یان دەستوری، ئەو کاتە ئەو ملیاران دۆلارەی کاچێتە گیرفانی ئەم حیزب و ئەم کۆمپانیای سێبەر و ئەو دۆسە و تاقم و ئەو گروپ و ئەوانە لە دەستە چێ باسی. بۆیە مانەوە لەم دۆخە تەمومژاویە باشین ژینگەیە بۆ بەردەوامی دزی جەدەیی پارەکۆکردنەوە لە بەسڕاوە هەتاوەکو زاخۆ هەتاوەکو تەواوە بیارش خۆشەویستانی ئارام ئەحمەد هەمووان ئەمە ئیشیان بەڕاستی لەسەر و ئەمەیشەوە نابێ ئێمە ڕۆڵی وڵاتانی دراوسێ فەرامۆش بکەین لەم هاوکێشەیە. هەم ئێران هەم تورکیا سوودمەندن لەوەی کە عێراق و هەرێم لەم بمانە هەمیشە بەردەوام بن. یعنی ئەم کێشەیە هەروە بەزەقی بێنێتەوە. عێراقێکی یەکگرتوو بەهێز، یعنی عێراقێکی بەتوانان، هەرێمێکی سەقامگیر و گەشتە سندوو وەکو هەرێمی کوردستان ئەگەر ببێ لە بەژەوەندی ئەوانە نییە. بۆیە فشارە خەنە سەر بەکرێ گیراوەکانی خۆیان لە بەغا و هەرێم بۆ ئەوەی ڕێکەوتن نەکرێت. ئێوە ببین خۆشەویستان، ئەوە 35 ساڵە لە باشووری کوردستانە یەک کارگەمان نییە لەبەرەوەی ئێران نایاڵێت، تورکیا نایاڵێت، بۆ ئەوەی هەمیشە هەرێمی کوردستان و خەڵکەکەی دەستەنەوە خوار و زەلیلی ئەوان بێ بەڕاستی. بڕۆن دۆشاوی تەماتە لە ئێرانەوە بهێنن کاکە، هەرچی شتی ناتەندروست و ناسەحی هەیە هەمووی بهێنن بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە دابەشیکەن و بیان دەنێ، ئەوە تا سێ بەشی ئەو کۆمەلگایە تووشی هەزاران دەردی و بەدبەختی و نەخۆشی و سەڵاتان و ئەرەم بابەتانە بووە. باش نییە؟ ئەوەیە. لەبەرەوە عێراقێکی بەهێز بە قازانجی تورکیا و بە قازانجی ئێران نییە. ڕەنگە هەندێک کەسی تەکنۆکرات و لایەنی سیاسی کە جۆرە میانەڕە وجودی هەبێ کە بیانێت چارەسەری ئەم مۆزوعانە بکەن، بەڵام ڕێگریان لێکرێ بەڕاستی. بەداخەوە ئەنجامەکەیشی هاوڵاتیان چ لە هەرێمی کوردستانەوە چ لە عێراقا ئەبنە سوتەمەنی ئەمی یاریە گڵاوەی بینی بەغا و هەولێر. لە دوای 2023 ئازیزانی ئارام ئەحمەد ڕۆڵی ئێران لە عێراقا تەنها پەیوەندیشی دیبلۆماسی و ئاسایی نییە، بەڵکو دەستوەردارێکی قوڵە لە پێکاتەی بڕیارداری سیاسی و ئەمنی و ئابووری و هەر هەموو شتێک. بۆچی ئێران ڕێگریەکە لە پێکەنانی حکوومەتێکە لە بەژەوەندی ئەودا نەبێ؟ دەکرێت لەسەر ئەمە هەروە بە کورتی هەندێک سەرخەت بین بەدەستەوە. ئێران سوودمەندە لەوەی هەمیشە لە دۆخێکی سەقامگیری لێژ ئابێ عێراق، یعنی هەمیشە پێویستیان بەوە هەبێ دەوڵەتێکی عێراقی زۆر بەهێز و نیشتیمانی کە بتوانێت بڕیاری سەربەخۆ بدا مەترسیە بۆ سەر هەژمونی عێراق بۆ سەر هەژمونی ئێران لە ناوچەکەیە. بۆیە هەموو کاتێک لایەنە کوردیەکان، سوننەکان، لایەنە شیعەکان وەکو ڕۆتی سەدر کە لە ڕابردووە وەکو ئێستا دەیانەوێت حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک بهێنن، ئێران لە ڕێگەی هاوپەیمانیەکانیەوە، لە ڕێگەی دەستکەلاکانیەوە، لە ڕێگەی پیاوەکانیەوە، واتە وەکو چوارچەوەی هەماهەنگی ئەوانە ڕزگاری ئەکا ڕێگەی پێ نادا بەڕاستی. بۆیە ئێران لە ڕێگەی فشارخستنە سەر لایەنە نزیکەکانی خۆی چەمچی سەیەکی پەخەری چەسپاندووە لە پەرلەمانی عێراقا. واتە ئەگەر لایەنەکان ڕێگ نەکەون لەسەر کاندیدێکی نزیک لە ئێران، ڕێگری دەکەن لەوەی نیسابی یاسایی پەرلەمان تەواو بێ بۆ هەڵبژاردنی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران. ئەمە وای کردووە کە پەرلەمان بێتە دیلی بڕیارە سیاسیەکان لە عێراقا. بۆ ئێران تەنها وڵاتێکی عێراق تەنها وڵاتێکی دراوسێ نییە خۆشەویستانی ئارام ئەحمەد، بەڵکو پردێکە بۆ گەیشتن بە سووریا و لوبنان. هەر ئێمە زۆر جار لەسەر ئەو باسمان کردنەوە بەڕاستی. ئەو خەتەی هیلالیەمان باس کردو هەمیشە بۆ سووریا، بۆ لوبنان، بۆ حتا بۆ فەڵەستین و بۆ غەزە و ئەوانە هەمیشە ئێمە باسمان سەر ئەو مۆزوعانە کردووە، چونکە پردێکە بۆ گەیشتن بە سووریا و لوبنان عێراق. هەر حکوومەتێک لە بەغا دروست بێ ئەگەر بێوێ چەک تەنها لە دەستی دەوڵەت تابێ، کۆتایی بە هەژمونی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران بێ، ئەوە بەژۆری ئێران ئەخاتە مەترسیەوە. بۆیە هیچ کاتی ئێران ڕێگە بۆ نەدا لەواخا. بۆیە ئێران دەستوەردان دەکات تاوەکو دڵنیا بێ حکوومەتی نوێ دۆستی گروپۆ و وەلایەکان بۆ وەلایەن بۆ خۆی هەیە، بۆ ئێران هەیە. بۆیە ئێران تەنها فشار ناخاتە سەر شیعەکان، بەڵکو لە ڕێگەی هێزی نەرم هەندێک جار هێزی ڕەق چەندین جار بینیومانە کە ئێران چۆن بردومانەکە ئەنێرێ بۆ هەولێر، ئەنێرێ بۆ هەندێک شوێن ساڕۆخ و ماڕۆخ ئەنێرێ. ئەمە هەمووی فشارە خاتە سەر لایەنە کوردیەکان، بە تایبەتی پارتی ئاخرێشێتی هاوسەنگەری خۆیەتی. بۆی نشێتە ناو هیچ هاوپەیمانیەک کە دژی بەژەوەندیەکانی تاران بێ.
خۆشیان ئەزانن کە پارتی لە باوەشی تورکیا و ئەردۆغانایە ئەمە بۆ خۆی بەڕاستی بۆ هەمومان ڕوونە لە واقع چونکە هەرێمی کوردستان دوو بەشە بەشێکی سەر بە ئێران بەشێکی سەر بە تورکیا و هەردووکیشان ڕۆڵی جاش ئەبینن نەوەکو ڕۆڵی مەسەلەن پەیوەندیشی دیبلۆماسی لەبێری دوولایەنە بۆ بابڕێن کە بە قەزانجی هەردووشیان بێ و خۆشیان ئەزانن هەر کەسێک بەهێز و بەتوان نابێ لەسەر مێزی دانیشتنیش ئەو مسەیتەرە و ئەو ئەتوانە ڕۆڵی باشە بژێرێت کەواتە عێراق چۆن لەم ڕزگاری بێ خۆی ئەمە گرێکشۆرەیەکە لە عێراقە کە بەڕاستی ناکرێتەوە هەتا وەکو ئەو کاتەی ئێران هەژمونی بەسەر عێراقە هەبێ و گروپەکانی کە سەر بەخۆی لێ بمێنێ ئەم هەلومەجە هەروە وەکو خۆی ئەمێنێتەوە بەڕاستی بۆیە ئێران عێراق وەکو قەڵغانێکی پاراستنی خۆی ئەبینێ بۆیە هەر کاتێ هەز بکا پێکاتەکانی عێراق بەرەو سەربەخۆیی و بڕیاردان دەڕۆن بە قەیرانێکی سیاسیان ئەمنی پرۆسەکان پەکەخە تا ئەو کەتەی مەجەکانی خۆی ئەسەپێنێ ئەمە ئەو واقعەیە کە من قەناعەتم پێێتی و پێشم وایە کە زۆر دروستە لێرەوە ئەمەوێ خۆشەویستان دوو ڕاستی لەسەر ئەم فەوزایی لە دوێنێەوە ڕوویاوە لە پەرلەمانەکەی بەغایە کە من هەر بڕوان پێی نییە ئەسڵەن بۆ ئێوەی باسکەم و بەسەر شتێک بم بەدەستەوە خۆشەویستانی من هەر بەڕاستی خۆشەویستان من لە پارتی تێناگەم یان تێگەم تەنها سەیری ئەەکەم بە سەیرەوە یعنی بەلامەوە سەیرە بەڕاستی بۆیە ئاوا سەیری پارتیەکەم من هیچ گومانم لەوە نییە ئەمە تەجروبەیە خۆشەویستان تۆ بڕۆ باشترین ئینسان کورتترین ئینسان پاکترین و شەریفترینی ئینسان دڵسۆزترین کەس بە نمونە بیکە بە پارێزگاری کەرکووک ئەگەر ئەم کەسە پارتی نەبێ پارتی دژایەتیەکان لە خۆیەوە باشە یعنی ئیلا ئەبێ پارتی بێ خراپترین پارتی دەستترین پارتی دەستڕەشترین پارتی بگە بە پارێزگاری کەرکووک بەس تەنها پارتی بێ پارتی ئەمە تەواوە ئەمە کوردایەتیە بەڕاستی ئەمە کوردایەتی ئایارەت 24ەکەی پارتی بنەماڵی بازانیە باشە بەڵام باشین ئینسان بکە بە پارێزگاری کەرکووک پارتی دژایەتیەکە هی هەج لایەنێ بێ یەکێتی بێ نازانم فڵان بێ ئەملا ئەولا بێ ئیلا پارتی دژێتی هەر ئەبێ کابینی خۆی بێت باشە ئەمە یاسای بنەماڵی بازانیە پۆستی بەغا کە هیچ ئەرزش و قیمەتێکی نییە و هیچ خێرێکیشی بۆ کورد نەبووە و نابێ بدرێ بە هەر کەسێک و هەر لایەنێ ئەگەر بە کادرێکی پارتی نەبێ ئەوە پارتی لە خۆ دژایەتیەکات ئەوە نابێ ئەمە هینەکەی خۆیان باشە یەکاشی من تۆکو پارتی لە دروستبوونی عێراقەوە سەدان پۆستی وەرگرتووە باشە وەزیری خارجیە تەڵەب ئەرکانی لەش جەیشە فڵان و فیسارە ئەندام پەرلەمانیە ئەملا ئەولا بەس پێمان بڵێ تۆ وەکو پارتی وەکو ئەمنە نەرانین تۆ لە بەغایە چیتان کردو بۆ قەزی کوردی هەتا ئێستا وەکو لە پێشەوە باسم کرد موچەکەیش کە بۆ خەڵکی کوردستانیە هەروە بە هەڵواساوی ماوەتەوە باشە چیتان کردووە زەحمەت نەبێ هەتا وەکو ئێوە دابش هەڵسە ئەم پۆست ئەو پۆست و ئەو پۆست بکەن کە پێتان وایە ئەگەر پۆست بۆ خۆتان بێ زۆر مهمە بۆ کەسی تر بێتەوە مهم نییە ئەم هەموو پۆستە حتا یەکێتی سەدان پۆستی وەرگرتووە یەکێتی تا سەرەوە کۆماری باشە هەچی گەجەر و گوجەر هەیە ئەم یەکێتێ کاندیدی کردوکەی بە سەرەوە کۆماری عێراق باشە چیتان بۆ خەڵکی کوردستان کردووە زەحمەت نەبێ هەردوو ناکردن باشە چیتان کردووە عەزیزان ئێوە شتان بیر دەچێتەوە کاکە جێگری سەرۆکی پەرلەمان 4 ساڵی ڕەبەق بەدەست بجوتەوەی گۆڕانەوە بوو کە ئارامی شێخ محەممەد ئەو پۆسەی وەرگرتە بوو بەس پێم بڵێن گۆڕان یەکێتی و پارتیش نە گۆڕان چی کرد زەحمەت نەبێ بۆ خەڵکی کوردستان ئەم پۆستەی کە ئارامی شێخ محەممەد بە نمونە جێگری سەرۆک پەرلەمان بوو پێم بڵێ چی هێنا چ دەستکەوتێکی بۆ خەڵکی کوردستان هێنا بەڕاستی چی هیچی نێناوە چونکە ئەم پۆستانە هەمووی حیزبی و شەخسیە بەڕاستی کاکە ئاخر بەڕاستی ئەو نەمان قسە کردوێتر ئینسان تاقەتی قسەکردنی نامێنێ کە سەری ئەم میلێتەوە سەری ئەم سۆشیال میدیای ئەکا چۆن هەر کەسە هەر لە خۆدایشە قسە فڕێدا بەڕاستی باشە من لە پارتیە پرسم و لە هەمووی ئێوە پرسم بۆچی ئەم پۆستی جێگری دوو هەمی سەرۆکی پەرلەمانە ئەگەر بۆ ئەم شاخەوانە بووایە زۆر بهیم بوو بەڵام ئەگەر بۆ ڕێبال یا جەبال یا فەتاح یا ئارام بێ یا کێ بێ ئەمە زۆر خراپە بوو هەر کامێکیان بێ چ قازانجێکی بۆ گەلەکەمان و نیشتیمانەکەی ئێمە بەڕاستی بەرهەمێناوە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان لە سێمانی و لە هەولێر و لە هەڵەبجە زۆرمان هەڵتڕانەوە بەدەست ئێوە تاوەکو لە بەغا هەڵی تڕێنی زەحمە نەبێ چیتان کردو ئێوە بۆ خەڵکی کوردستان لە عێراقە بەڕاستی مەسئول بازارگە ڕۆژانەی ئاڵە چی ئەڵێ پۆستی سەرۆک کۆماری پشتی کووردە شەرت نییە ئەم پۆستە بۆ یەکێتی بێ یا بۆ پارتی بێ یا بۆ حیزبی بێت
واتە یعنی على اساس کەسێکی بەلێ ئەتوانێت بێ بە سەرۆکۆماری عێراق ئەی بۆ خۆ لە دوێنێەوە شەڕەکەی لەسەر پۆستێکە جێگری نازانم چی سەرۆکی پەرلەمانە لە بەغایە ئەی بۆ شەڕ لەسەر ئەمەیەکەی کە تۆ قەناعەتی وایە یا ئەمە بانێکە و دوو هەوایە بەڕاستی هەنی حتا خودی مەسئول بازرگانی لەگەڵ خۆ و لەگەڵ قسە باسەکانی بەڕاستی ڕازگۆ نییە بەڕاستی ڕازگۆ نییە اینجا بڕۆمە سەر شتێکی تریش کە ئەمە ڕەنگە گروپ هەیە پێیان ناخۆش بێت خۆی ئەمڕۆ وای لێ هاتوو خۆشەویستە ئەگەر قسەی ڕاستکەی قسە ڕاستەکان بە نمونە لە 100% ڕاستیش بێ کە دژی پارتی بوو پارتیەکان دژیاتی دەکەن یەکێتی و ئەنم دەستی خۆش بێ بیکە دژی ئەم لایەن ئەوی کێرە دەستی خۆش بێ سیایەکە ئاوای بێتەوە لەواکە خۆشەویستە ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە کاندید بوونی ئەم ڕێبوار بۆ جێگیری دوو هەمی سەرۆکی پەرلەمان بەرەی ئێران بەڕاستی داهێن نابوو ئەمە هیچ مەجالی تیان نییە بەرەی ئێران داهێن نابوو لەمە بەدەر کەسێک ئەگەر مێشکی گوێدرێژیشی خوارد بێ باش نییە دەزانێت گروپێک ئەگەر 4 تا 5 کورسی پێم وایە هەدی 5 کورسی هەبێ کە ئێران کاتی خۆش ئەم 5 کورسی بۆ هێنابێ ناتوانێت پۆستێکی باوەڕ بگرێت بە هێزی 5 کورسیەوە ئەگەر لە پشتی نەبن هەم ئەوانەی کەسەر بە ئێرانن ئەو کوتلانە و هەم خوتی ئێران خۆی چونکە 5 کورسی ئەو هێز و دەنگەی نییە ئەو پۆسەی بدەنێ بە نمونە هەندێک هەیە بۆ نمونە ڕێکەوت نەکرد مەسەلەن 20 کورسی هەیە ئەڵێ ئێوە دەنگ بدەن بە ئێمە بۆ فڵانە لایەن بۆ فڵانە کەس ئێمە دەنگ ئەدەن بە ئێوە بۆ فڵانە کەس ئەمە نەوعێک لە گۆڕینەوە ڕێکەوتنی سیاسیە باشە تەنها بەرەی ئێران هەوڵیاندا پۆستەکە ببن بۆ خۆیان لەواقع چونکە ئەم گروپە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە لە سێمانی هی خۆیانە واتە هینی بەرەی ئێرانە ئێستا باش نییە هەوڵیش دەم کە شتیکەشتان پێ بڵێم ئەم قسانەی کە ئێستا من ئەیکەم هیچی تازە نییە خۆشەویستم لە هەڵبژاردنەکانی پار ساڵە کە ساڵێک و یەک دوو مانگە پەرلەمانتارەکانی موچەی بەلاشە ئەخۆن و دەوامیشیان لەگەڵ پەرلەمان هەر نییە من باسی ئەمەم کرد بەڕاستی باش نییە هەتا وێنەوە عەلی و پاڤڵم بڵاو کردەوە کە لە ئەمریکا گرتبووە باش نییە باسی کۆبوونەوەی عەلی حەمەساڵە و ئاغای ئەسەدیم کردبوو کە من لام ڕوون بوو یاریەکە چۆلە ئەمە هەمووی مامەڵەیە هەمووی پارەپیاکردنە بەڕاستی هەمووی یاریە سەرلەبەریان لە سەرۆقنی یەکترین و یەک تەواوەکەن چونکە بابەتەکەی جیرفان و هیچ شتێکی تر بۆیە کودایەتەکەی پارتی و بنەماڵەی بازانی چەندە درۆ و پڕ خیانەتە هینەکەی ئەم بەرەی ئێرانیش هەر درۆیە هەر جاشایەتێر خیانەتە لە کورد لە واقع هەردووچیان هیچ جیاوازیەکیان نییە بۆ میلەتەکەمان و بۆ وڵاتەکەمان بۆ ئایندەی گەلەکەشمان بەڕاستی ئیتر قەرنێ ئەمانە بێن لە گوپی خۆیان بدەن ئەوە قسەی زن و درۆ و ڕیاکاری یەکەن و سەما ئەکەن بەجلی کوردیەوە بەڕاستی لەمە بەدەشتێکی تر نییە ئازیزان دوێنێ هەندێک لە پەرلەمانتارەکانی پارتی خۆشیان دەنگیان نەدابوو بەم شاخەوانە چونکە ئەوانە هینەکانی نێچیر بوون ئەوانش کوتلەی نێچیریشی تایە بەڕاستی کە دژی ئەو کابرایە بوو اینجا پاشان ئەم شاخەوانە 4 ساڵی ڕابردوو ئازیزان ئەو پۆستەی پێبووە یعنی ئەم پۆستەی هەبووە بۆچی تۆ وازنیانی لەم پۆستە چیت کردووە زەحمەت نەبێ چیت کردووە ئەم شاخەوانە 4 ساڵی پێشوو ئەم پۆستەی پێبووە ئادی چی کردووە کاکە بەکە نۆکرایەتی خۆت و حیزبەکەی خۆتت کردووە کاکە چیت کردووە بۆ خەڵکی کوردستان تۆ تاوەکو ئێستا خەڵک بێ شەڕ لەسەر تۆ بکە کە تۆ ئەو پۆستە وەرگیتەوە سەر لە نوێ باشە بۆیە پارتی توانی هەم لوتی شاخەوان بشکێنێ هەم کرۆکی گروپەکەی ئاغای ئەسەدی عەلی حەمەساڵە ئەوان دەربخا بەڕاستیەوەی کە خوان ناوهاڵ وێست باشە ڕێک شەروار و پانتۆڵەکانیان خستە سەر ئەژنۆ و کۆمەڵێک سایرکە و نەزانیش لە دوێنێەوە کە شایی ئەژێڕن ئەوانیش دەنگیان بە قورس گیرە بەڕاستی هەچی یەکێتیشەکە دەنگی بەرەی ئێرانە ئەویش کە دەنگی بەڕێ بواردا بوو ئێستا هەرچی بڵێ بۆ بردنەوەی کاندیدەکەی پارتی کە ئەمە بردنەوە نییە ها هەمووی ڕێکەوتنی ژێر بەژێرە ئەگەینا چەمە ئەمە خێرە دوێنێ پارتی دۆڕاندبووی ئەمڕۆ کاندیدەکەی گۆڕی وە خێرام هەموو دەنگی هێنا نا وتویانە فڵانە کەس بگۆڕەوە فایمە دانکرد ئەینێ هەر هەمووی ڕێکەوتنی ژێر بەژێرە خۆشەویستان ئەسڵەن هەڵبژاردنێک لەناو ئەو پەرلەمانیە هەر نەکراوە بە بەس بە دیکۆر کراوە پێشتر قسەیان لەگەڵ یەکترا کردووە دانیشتون بە تەلەفۆن بەمە ڕێکەوتون دەستپێنن دەنگبن بە فڵان کەس بۆ پارتی کاندیدەکەی خۆی گۆڕی باشە بۆیە ئازیزان من قسەم لە ڕووە پارتی و یەکێتیم بە هەموو بۆ گەناویەکانەوە لەم شاسوار و عەلی و ئەمانە پێ باشترە ئەزانن بۆ چونکە پارتی و یەکێتی بە ئاشکرا دزن تاوانکارن خیانەتکارن جەردەن مافیان هەموو ئەمانن
باشە بەڵام ئەمانە بەناوی ئۆپۆزیسیۆنەوە ساختەچین دەست بڕن باشە بەناوی شەقامەوە قساکەن بەناوی ناڕزایەتیەوە قساکەن بەناوی ئۆپۆزیسیۆنەوە قساکەن هەر هەمووشیان پیاوی ئەملا و ئەولا و کلدانی و ئێران و پارتی و یەکێتی و ئەلەم بابەتان کاپیشێ باشە ئەگەر بەیانی ئەم گروپانە بۆ نمونە ئەم گروپە دەنگ با بە سەرۆک کۆمار کە پۆستی یەکێتیە بە نمونە من بەلامەوە ئاساییە ئەگەر سەرۆک کۆمار بە نمونە کە ئەوە ڕەنگە مەحاڵ بێ پارتی بناچێ سەر کە ئەگەر پارتیش بێ ئەمان دەنگی بنێ هەر بەلامەوە ئاساییە باشە چونکە بۆ لەبەری هەمووی مامەڵەیە هەر هەمووی پارەپیاکردن نەخۆشەویستان ئاغایەک بڕیار ئەدا ڕائیەتەکانی جێبەجێکە لەبێ دەنگ بێ بە پارتی لەمەیە دەنگ بێ بە یەکێتی لەوێن ئاوا بکەیت لەوێن ئەمە بکەیت ڕێک ئاواکەن ئەمەیە بۆی ئازیزان زۆر درێژی ناکەمەوە منطقی عەقڵ منطقی ساغبیرکردنەوە هی کورد بوون هی نیشتیمان پەروەری پێمان ئەڵێ ئەگەر ئێوە وەکو پارتی وێشێتی وەکو لایەنەکانی تر واتە بە ناوی کوردەکان باش نییە کە ئێوە لەوێ خائین و بەکرێ ژیراون کە شوێتە بەغا باشە بە گەورە و بچووکانەوە لە پارتیۆ تا هەموو بچکۆلەکانی تر ئەگەر یەک تۆس شەرەفتان هەبوایە یەک تۆس کوردبوون لە ڕەقتانە هەبوایە لە عەقڵتانە هەبوایە ئەگەر هەر هەمووتان کلێک گرێدراوی ئەم لاولان نەبوونایە ئەبوایە لانی کەم لەوێ یەکگرتوانە بە قازانجی هەرێم کاتان بکردایە بە قازانجی خەڵک نەک ئاوا خۆتان کردەوە بە گاڵتەجاڵ و بە قەشمەت وەسەر قاڵی یەکتر سوکردن خوانەوە سوکترتان کا بەڕاستی باش نییە خۆتان بەسەر یەک کردەوە بە قارەمان و بە یەک پێ ئەکەنن برا عەرەبە چاڵەشەکانیشان کە ئێوە نۆکەرایەتیان بۆکەن بۆ خۆتان پێتان پێکەن لێرەوە ئێوە بتانەوە نەتانەوێ لە پارتیۆ تا هەر هەمویان یەک زەڕ بۆ من جیاوازیان نییە باشە هەمووتان نانی ڕۆژ ئەخۆن و مەلە ئەکەن لەناو گۆمی خیانەتە لەناو گۆمی نیشتیمان فڕۆشی کورتفرۆشیە بەڕاستی باشە بۆیە ئێوە هەر هەمووتان ئەگەر هێندەی قورسایی چڵەپوشێ شەرەفتان هەبوایە وەکو کورد لانی کەم لە بەغای یەکگرتوو ئەبوون نەک ئەم مەحزەرە و گاڵتە جاڕیە کە ئێستا لە عێراق ئەیکەن و دوجاریش هیچ بە هیچ بەدەستنانی بڕاستی بۆیە جا عەلیە وچی ئێمە ئەهلی سەفقە و مامەڵە نین پێم وایە تۆ بچووکتریشی لەوەیە کە خەڵک مامەڵە لەگەڵا بکە بەڕاستی بچووکتری باشە ئێوە پێش کوسیتان هەیە تۆ ناتوانانی باوەڕ بە کەرێکیش بهێنی بڵێ ئێمە پێش کوسیمانەیە بەڵام 153 کوسی دەنگی بە ئێمە داوە شتیوە چۆن بێ کاک لە عێراقێکیشا کە هەمووی مامەڵەیە شتیوە چۆن یعنی کێ 153 کوسی کێ دەنگی بە تۆیاوە ئەگەر کورتەکانی سەر بە ئێران و ئێران نییە یعنی خۆ کاکەی سەر بە عەقڵێ بەبرێشینم ئەگەر 153 نەفەر سێ کوسی دەنگی بە کەسێکی ئێوە یاوە بۆ جێگەی دووەمی سەرۆک پەرلەمان جێگەی دووەمیان ئەی ئێوە چی ئەدەن بەوان زەحمە نەبێ هەر لە خۆڕایی ئەمان دەنگیان پێدان ها خۆ ناکرێ بەڕاستی کاکە چی بۆ ئەوانەیەکەن کە ئێوە دەنگان پێداوە خۆ هەموو شتەکان گۆڕینەوە مامەڵەیە هەر لە پیاوەتی ئێوە چاوتان کاڵا 153 کورسی لە پەرلەمان دەنگا بە ئێوە بۆ جێگەی دووەمی سەرۆکی پەرلەمان شتیوان نییە بەڕاستی شتیوان نییە ئەوە ئێرانە کوتلەکانی ئێرانە یاریەکە کردیان باش نییە باشە یەکسی در بۆچی یەکێتی کەسێکی خۆی کاندید نەکرد خۆشەویستان خۆ یەکێتی لەگەڵ ئێرانایە و لەگەڵ ئەو کوتلانەیەش کە سەر بە ئێرانی عیلاقاتی زۆر خۆشەوە بۆچی شانەکان لەسەری خوانە نشکان یەکێتی زۆر زیرەک بوو یەکێتی بۆ ئیشەکانی خۆی نەکرد یاریەکی کرد لە پشتەوە دەنگی یا بە ڕێبوار بۆ نمونە ئەوانی خسەر ناو چاڵەکەەوە هەر باقنەوە خۆشی لێی دەرچوو یەکێتی زیرەکانە بەڕاستی ئیشەکانی خۆی کرد یەکێتی کاکە باشە ئەگەنا خۆی توانێت کردی بتان من کاندیدێکی خۆمەکەم بە جێگەی دووەمی سەرۆکی پەرلەمان بۆ فڵانە کەس بێ نا یاریەکە ئێران بوو لە واقع باشە چونکە ئەو پێنج کورسیایی من قەت بڕوا بۆ ناکەم تۆ کەسێ بڵێ وەڵا کەسێ لە گروپەکە عەلی 50 دەنگیان ناوتێ لە کوردستانە شتیوان نییە ئەمە هەمووی یاریە و هەمووی مامەڵەیە و هەمووی بۆ ئەمانە ئێران لە پشتێتی یاریەکە خۆشەویستان لەبەرەوە ئەمە مەیانی حیوانات نییە تۆ پێنج کورسیت هەبێ بەڵام 153 کورسی بن بە تۆ دەنگی بنێ بڵێن تۆ بە جێگەی دووەمی ئەوە شتیوە چۆن لێگەر اینجا لە دامەزاندنی حکوومەتی عێراقیەوە ئێوە هیچیان بۆ کورد نەکردووە کەی کێشەی کوردە ئێوە لە بەغا چی وەرەگرن چی ئەکەن کامپۆز وەرەگرن کێ وەری ئەگرێ چۆنی وەرەگرێ چی یانی کاک بە نمونە با شاخەوان نەبووایە و ئەم ڕێبوارە بووایە با ڕێبوار نەبێ و عەلی حەمەساڵح هەبێ خۆ عەلی حەمەساڵح 12 ساڵ ئەندام پەرلەمان بووە لە بەغا چی کردووە بۆ خەڵکی هەولێر و خەڵکی سلێمانی کاک چی کردووە برا با من تێبگەم بە قوربانتان بم ئەگەر ئەمانە لە بەغا یا لە هەولێر شتێکیان بۆ ئێوە کردووە ساڵانی ڕابردوو کاکە با من چەپڵیان بۆ لێبەم زەحمە نەبێ کاکە با من چەپڵیان بۆ لێبەم بێت تێمگەین کاکە یعنی ئەم گەمژەیە هەتاوەکو کەی ئەم کۆمەلگای ئێمە ئەوەندە گەمژە و نەزانە بەڕاستی زەلامی وا ئەبینم خۆشەویستان لە دوێنەوە لە خۆ چەپڵەنێ یا بۆ جەماعەتی عەلی قەسەم بەخوا بەقەی 3 نەفەرە بێت تۆ شەرم ناکەی کاکە یعنی تۆ بۆ ئەوەندە نەزان و ئەوەندە گەلحۆی بێ زەحمەت
هيك تشي يعني قريمان بياني كاك الريبوار كاك علي حمصان كبسر البرلمان العراق لا بغى تشي كابو كل زحمه نبي تشي كابا من تيب كم كاكا بولتي فبنداودز سركي برلمان سركي حكومه ينبو سركي كومار نبو كاكا خذي ما مجلال خوي سركي كومار نبو كاكا جا كواكلكم كوا ما دي صوتش كوا تشي مثلا او هم شنك بيانو شن جناكو كان هو من كوتاي بيا كاكا هم يفروش لا براستي من لما حالي نابن بخوان نمكم ورقاي متي ناقم كاكا يعني تزول مهمة أما يعني بارتي شركة بقى شاخوان جيجي دوامي سرو برلمان إجا تشي شاخوان بي تشي يعني تشي من بعد ما متي بقم كاكا متي ناقم لو براست كاكا بياني من كبسروشي برلمان لا بقى هيش بناكلي تنفشفش شيء ويكن كاك شيء يتم خو بيانو تسبيح بيانو كغلب راكا خوي خاطر باوشي هنا علي خوي باوشي كشيكي جوان هلا يا كاكا اصلا مقولات يا كاكا جان لا برلمان شويه لا بقى كاك غالب دكتور غالبي برس كاكا عيبه بخوا كاكا يتشي كاكا الو والله بارتيش بي قرب ربوان بخرابه بلام شاخه بي باشا شاخه كي كاكا عيبه كاكش عيبه وراسي من خمي ام جروبانا منيه جروبي بارتي ويشيتي وعلي وشاسوال اوان بازرگانيه كانوا بارا بياكن بس بيوم بلي ايوه رشورون بو دفاع لماناكن كاك ايوه كفلسطين في بو دفاع لماناكن ايوه كرسمه لك علي حمص الله هي بوش دفاع لماناكن ايوه تشمع الدنيا كن براسي كاكا بقران من طريقه مو هندك ثانيه مرحبا من تانك دروج دروجان كاكا حتى براسي طريقه مو ايوه عزيزاني من او بوستي ككومل خلقي ججلو جوجي سرقال كردوه هرشي بي دسكوتي كسيو حزبيه باشا تايبت كاكجان اوان بارا بياكن يعني شي من شر لسر امو اوبكم ها قسم مني خلقه مني همو كل انا براسي شر لسر اوبكم والله باشا اخوان بيت وسلوكي برلمان هين جيجي دوم نو والله بار ريبوال بي نو والله با علي وفتح ونازل قاهر بي قرباب بوخاتي دارو بل يعني ايوه لصالي نو 2003 سنه حكومتي بعزل وخاوه او تي حكومتي العراق دروس كراوتوا ايوه انت اللي بغايه بس بيقول شيت بو كدون بو ايوه كاكا اي سد 2025 جا دو مانكشي غا موشتان ور نغتو كاكا دو سمعتان فوتاوا اي هاوال لبيش يخسر كمان باسم كير أما بو حلواساوي أي الله هوليرو بغا بس بو أويك يعني بكنو خلشي بيرقم جاب كان كاكيجان أجيناك شيء مجدد كم حد بو براسي بلام عراق له يشتي هنا حكومتي هرم دزيه كاو بارنا أو أمي جاي أو دزي كرد وشوفيني جاري بارتي خوي كدو با ربي كرداتي وألم بابتانا جيان بقول بامتان من هیچ جوم ندم کاری که پارتی دانش که بفروفی شالو خوات جالك كمان باسي او شاخوان اكري عزيزاني ارام احمد ريك عليك كتبن بياكش اخ شاخوان تو تشكاري كاكا تاوكو خلق بلي تخوا با شاخوان جيغي سركي جيغي دومي سرك برلمان بي تو تشكاري كاك عزيزاني خوشي ويساني ارام هموش تحقيق كدوا كتو كسك تحقيق كدوا چوار سال او بوست داي هيچي نكد ابي تي هليته ابي شقيتي هذه براسي بس ايوه الناس انا مو تجربه ناكل لم يجوا تيناكم تاشي ايما بونا ما تيناك اي هوا قيناك يس جماعه الشاسور كومله بكري جيراو بيجوان يعني كومله عليش كومله بيجوان شي ببارك الريان قلت نصها يعني سوق جاهزه يعني بفيك جول مع على ما ادري دب اكونت هي دب يجي هي امانه جوازم بلام تو بس بيمبل كتو امانه نيت بوتي دفاع لما والله باوكم من باش بحاري خوم هادشي بوسي اللي باغا بدري بيشتي بخيالي 100% بدري ببارتي 100% چونك بو لبري اماني كلا باغا اكري هموي برجواندي حزبي اويا ورسي لطيفه بنداودس كان عزيزا لطيفي ميدي شاناس عفوا شاناز ميدي لطيف شكو شاناز ميدي لطيفه لطيف اول شوار صاله بس بوخوان بارا بياكن خوشي ساني انا محمد بشرفم بوسي سرو كوماري بوس لباغا تنابو باري ويشي كيتنيه باش نيه بوزي بافل همو هوليا بوي بسرو كمان بوشي بس بو بارا من ازالم شي باريتي او بوسا كاكا من ازالم لدونيو كيتد لدونيو عندنا برلمان كاني بغا من ازالم شي باريان بياكل دو خوش ويستان بم دنگدانو دنگدانا دنگ بابا دنگ ما بو او نو ورغره بكشيرو او نو ورغره اوا همو اوا
ئێستا ئەو ڕێبوار و گروپی عەلیە پارەی باشیان وەرگرتووە بۆ خۆیان ئەو فشە دانیشتنەڵەن چی ئێمە پێقارەمان بووین و ئێمە کە پارەی وایان نییە و نازانم شتیان خستە بەردەستمان نەماکرد هەمووی درۆیە هەمووی بەپارەیە بابای بیزانین هەمووی بەپارەیە ئەو لە بیخەنی مێشی خۆتانەوە باش نییە هەموویان پارە لە دوێنێەوە قەسەم بەخوا لە دوێنێەوە چەندین ملیۆن دۆلار لەو پەرلەمانی بەغایە سەرف کراوە بەس بۆ کردن و فرۆشتن بۆ مەعاملە پێوەکردن دەنگ بن بە دەنگمان بۆ وا بکە وا مەکە هەردووشی بەپارە خۆ خەڵک کاکە کە ئەو هەموو شەڕعەکا بۆی بێ بە ئەندام پەرلەمان لە بەغا بۆ چییە کاکە خۆ دیفاع لە ئارام ئەحمەدەکە بۆ پارەیە بۆ مام دۆلارە مام دۆلار خۆزان دۆلار چۆنە ئاینەکە چاوشینەکە بۆ ئەوەیە کاکە ژیان سەوزەشینە نازانم چی کاتە تێبگەن باش نییە مەجبوریشم ئیتر بەڕاستی خۆ هەندێک کەسەیە وای هاتینی گفتوگۆ نییە بەخوا ئیتر لەمەوە لە هەندێک کەس کە ڕەفیق خۆشم من دیفاع لەوانەکەن ڕێک بلوچیانەکەم بەڕاستی بلوچیانەکە و ناڕە مەرحەبا بکەن تااقەتم نەماوە کاکە یعنی تۆ کاکە ژیان بە حیوان بە حیوانی خۆی بڵێ یەکەوە بڵێ زستان ساردە ئەزانە کە ساردە تۆ تێناگەی گروپی عەلی خەلیکی چین تۆ تێناگەی شاسوار چییە تێناگەی یەکێتی و پارتی چییە ئەی هاوار تۆ دیفاعیان لە یەکەی دووشتە یا ئەحمەقی بەمانەی کەلیمە بەڕاستی ڕەشە وڵاخی یا ئەوەیە پارە دێنێ ئەگینا بۆیکی کاکە لەم دوانە بەدەنیە دەمنیش نامەوێ نە پارە وەرگر نە ئینسانی ئەحمەق بەڕاستی ڕەفیق و برادەرم بێ یان نزیکم بێت نامەوێ بەڕاستی تۆ منی تر قسە ناکەم ئەوە قسەکانی ئەم شەو بوو سبەی شەوش سەری ساڵە پیرۆزباییتان لێ یەکەم دووبارە و سەدبارە هیوادارم کە ئاسودە بن لە خۆشییا بن بەڵام قسەی حەقیقەت ئاوایە کاکەژیان قسەی ڕاست ئەمەیە لە ئارام ئەحمەدی وەربگرن قسەی ڕاست ئەمەیە هەمووی بۆ پارەیە تێگەی بەوەش هین مەکەن کە نوێژەکە ئاوا کات و ئەچێ بۆ عەمرە و ئارەم بابەتانە هەمووی درۆیە کاکەژیان هەمووی درۆیە هەمووی بەس بۆ مامپارەکەی تەواو ئەگەر پارە نییە دەستکەوتێکمان پیشان بن کاکە خۆ ئەمە یەکویەکە کاتە دوو خۆیتە ئەمە شتێکی عەجیب نییە هەموو کەسێک بزانێت فەرموو لەوەتەی حکومەتی عێراقی ڕووخاوە پارتی یەکێتی باشە جەماعەتی عەلی حەمەساڵە جەماعەتی شاسوار کە پێشتر ئەندام پەرلەمانیان بۆ حەوەشێ لە بەغا چەند بۆ نازانم فەرموو چیتان بۆ کورد کردووە زەحمە نەبێ کوا کێشەکان حتان کردووە کوا موچە کوا فڵان و فیسان چیتان کردووە زەحمە نەبێ بۆ هەرێمی کوردستان هیچتان نەکردووە کەواتە هەمووی درۆیە بەس بە گیرفانی خۆتانە چن تا دوعاکەن ئارام ئەحمەد بمێنێ بەس بۆی ڕاستیەکانتان پێ بڵێتەوە تەلەفۆنم بۆ مەکە توخوا تۆش مناڵێکی ماڵی ئاوا بێ یاخوا باشە تۆ چیت بێ لەگەڵ ئارام ئەحمەد قسە پێکاکە هۆزارە دەنگی نردووە هێشتا یەک تاڵموی لێ نهاتووە برا تۆ کە ڕەفیقی منی با قوربانە بم ئایلەوە من سەرانی پارتی یەکێتی و فڵاشتا بە پیاو نازانم بێ لەگەڵ تۆ دایژم خەریکی حکایەت و خەرق مکاندم چۆشیاوێ برێنێ دەیخواتان لەگەڵ خۆشەویستان بەخێرسن ئەوە کولی ڕعەکانی من بوو لەسەر ئەمە پارتی ئەبێ هەر پیا پێکێشێ بێشێتی هەر بە هەماشکم جەماعەتی ئەلیشەتە هەر بە هەماشکن هەموویان بازرگان هەموویان درۆزن و ساختەچین کورد و کرمانچی خواتان لەگەڵ دەی باوکم